دوای ڕاگەیاندنی یەکەم حاڵەتی ڤایرۆسی کۆرۆنا لە کەرکووک خواستی هاوڵاتیان لە سەرکردنی دەمامک زیاد بوو بەو هۆیەشەوە کەمی دەمامک و بەرزبوونەوەی نرخەکەی سەری هەڵدا لە بەرامبەردا بەڕێوەبەراتی وەرزش و لاوانی کەرکووک بە هاوکاری ژمارەیەک چالاکی مەدەنی و خانمانی خۆبەخش دەستی بە دروستکردنی دەمامک و خستنە بازاڕی کردووە. ئەوان دەڵێن ئێستا لە دام و دەستگاکانی حکوومەت بە هۆی ڤایرۆسەکەوە دەوامی ڕسمی ڕاگیراوە بۆیە دێن لەوێ خۆبەخشانە خەریکی دروستکردنی دەمامک دەبن. والله فکرەکە خۆی هات یەکەم جا ساحب فکرەکە هاوڕێکەمان نادیە کە پێمانی وت ئێمەش مدیر وتی وەرنەوە یارمەتی بکەن والله ئیتر هەمومان کۆیەوە بوونەوە هاتنەوە بۆ مرکز قاپی مرکزەکەمان کردەوە ئیتر هەمومان دانیشتوونە لێرە خۆمان ئێمە موظفین و هەیە لەگەرمانش ناشیتە هەیە زۆرتریمانش موظفە من موظفایم من لە قسمی ئەوەی مەسئولی شعبەی تەمکین مەرئەم سجمانە لەگەرمان موظفەیە ست نادیە خۆی ساحب فکرەکەیە خۆی لێرەیە لەگەرمان هەمومان بەدەست واللهی شرت نییە ڕۆژی هەیە 200 ڕۆژی هەیە 300 ڕۆژی هەیە 100 نازانم یعنی حەسەب امکانمان ئەمەکان دروستەکەن لێرە شتێ زۆر بەسیتە قماشە لە بازار شەفرۆشن لەگەڵم لاستیقا و تێکەین کلینیس لەگەڵم خەیاتانە دروستەکەن لێرە ڕۆژی 250 قڵ تەواوەکەن لێرە کەی تەواوەکەین دوای دەرەچین تەوزیعەکەن بۆ خەڵک هەموو ئەوە 3 ڕۆژە لێرەین ئێمە. ئەم خۆبەخشانە ڕۆژانە زیاتر لە 500 دەمامک دروست دەکەن دواتر چەند تیمێک لە بازار و شوێنە گشتیەکان دابەشی دەکەن. ئەوان دەشڵێن ئامانج لەم هەڵمەتە هاوکاری هاوڵاتیان و ئیدارەی کەرکووکە بۆ تێپەڕاندنی دۆخی ئێستای شارەکە. والحمد لله والشكر كانت هنالك ئەم هەڵمەتە لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و بەڕێوەبەراتی وەرزش و لاوانی کەرکووک بەڕێوە دەچێت بۆ دروستکردنی دەمامک و دابەشکردنی بەسەر خێزانە هەژارەکان و هاوڵاتیانی کەرکووکدا. بەڕێوەبەراتی وەرزش و لاوانی کەرکووک حاڵەتی لە ناکاوی ڕاگەیاندووە دەوامی ڕاگرتووە بەڵام داوامان لە بەشێک لە فەرمانبەرانی خۆبەخشمان کرد باوکاری لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی تا هاوکارمان بن لەم هەڵمەتە خۆبەخشانەیە. بۆیە تا ئێستا ژمارەیەک زۆر دەمامک دروست کراوە ئەمڕۆ نزیکەی 1000 دەمامکمان دروست کردووە و دابەشی دەکەین لە شوێنە گشتیەکانی شارەکەدا. ئامانجمان لەم هەڵمەتە خزمەتکردنی دانیشتوانی کەرکووکە بەبێ جیاوازی بە تایبەت ئێستا بەشێک لە دەرمانخانەکان ئەم دۆخەیان قۆستوتەوە و دەمامکیان لەسەر هاوڵاتیان گران کردووە. هەوڵەکانی ئیدارەی کەرکووک و لایەنە پەیوەندیدارەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕێگری لە تەشەنە سەندنی ڤایرۆسی کۆرۆنا بەردەوامە. ئەم هەڵمەتەی خانمانی خۆبەخش و بەڕێوەبەراتی وەرزش و لاوانی کەرکووک لە چوارچێوەی هەوڵەکانی بەرەنگار بوونەوەی ڤایرۆسەکە دێت کە ماوەی 2 هەفتەیە بەردەوامە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.